سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. نەخۆشخانەی شار لە سلێمانی بە تەواوی پێداویستە سەردەمیەکانیەوە دەکرێت ببێ بە سنتەری چارەسەری توشبوانی کۆرۆنا. هەروەک لەو پرسات دەکۆڵمەوە کە لە دوومانگی ڕابردوو چی وای کرد لە هەرێمی کوردستاندا ڤایرۆسی کۆرۆنا ڕوو لە زیادبوون کە وە ژمارەی گیانەدەستدان زیاد ببن. ئایا بازرگانی بە پلازمای خوێن لە هەرێمی کوردستان دەکرێت؟ کەسانێک هەن بە بڕەپارێکی زۆر بیفرۆشن و کەسانێکی تریش عوداڵ بن بۆ ئەوەی پلازمای خوێنیان بۆ توشبووەکەیان دەست بکەوێت. لەسەر ئەم پرسانە لە بنکۆڵی ئەم جارە لەگەڵمان بن. سەرەتای گەڕانی ئەم پرۆگرامە بە دوای ئەو قسانەدایە کە زۆر جار لە شێوەی دەنگۆدا خۆیان نمایش دەکەن. ئەوش پرسی مامەڵەی کڕین و فرۆشە بە پلازمای خوێنەوە. لا تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چەندین گروپ دروست کراون کە پێک هاتوون لە گروپەکانی هاندان بۆ بەخشینی پلازمای خوێن و ڕۆژانە دەیان پۆستی کە سوکاری ئەو کەسانە دەبینیت کە داوا لەو کەسانە دەکەن کە لە نەخۆشیەکە چاکبوونەتەوە پلازمای خوێنیان پێ ببەخشن. لەم ڕێگایەوە تا ئێستا چەندان کەس پلازمای خوێنی خۆیان بەخشیوە. ئێوە نووسیتانە بە هەر نرخێک بێ ئەمانەوێت ئەنی ئامادەن بیشی کڕن. وەڵڵی پیانوتی نوتیان بەسەر دەرگای خەستخانەکانەوە خەڵک هەڵی واسی وی فرۆشن بە 5 وەرەقە. ئێمە ڕازی بە 5 وەرەقەکەش بیکردین ڕۆشتی نەوێ لی نەماوە. ئەوەش نەماوە. یعنی ئەو ژمارە تەلەفۆنەش نەماوە کە بەسەر دەرگای خەستخانەکان هەڵوەسرا بوو. 5 وەرەقەی فرۆشن بەسەر هینا هەڵیان وەسیوە بەسەر دەرگای خەستخانەکانە هەڵوەسرا. تۆ خۆدەوەت بینی ژمارە تەلەفۆنی و کەسانە هەڵوەسراوێت کە بازرگانیان بخوێنەوە کرد؟ چوون دەرمانم کڕی لە دەرمانخانەیەک کابرای دەرمان فرۆشەکە وتی کاکە من ئێستا پیانوتم لێ هەڵیان وەسی و بڕۆ فرێکەوە. ڕۆشتم خێرا گەشتمە ئەوێ چوومە سەسنار ڕۆشتم دیوارەکانی چی پێوە نەبوو. ئیتر نازانم ئایا ڕاستی کردویان ڕاستی نەکەوە. بەڵام هەنێ ژمارەیان بڵاو کردو لە فەیسبووکەمە بۆیان نووسین بەحسا بەمانە خۆبەخشن و ئێن تەلەفۆنمان بۆ کردون عەرەبەکان داوای 40 وەرەقە و 50 وەرەقەکەن هەمی عەرەبن. ئەو کەسانەی بەڵێ کوردیشی داوای 5 ملیۆنەکە کوردی تیا داوای 5 ملیۆنەکە. واتە تۆ تەلەفۆنت کردووە بۆ هاوڵاتی خۆمان کورد بێ و چاک بوو بێتەوە 14 ڕۆژی تێپەڕاند بێ داوای 5 ملیۆنی کردووە؟ نا هەنێ ڕقم بڵاو بۆتەوە لە فەیسبووکە باشە بە عەرەبی لەسەر نووسراوەمانە خۆبەخشن و پلازما بەخشن و بەپێی زۆری خوێنەکان جیاکراوەتەوە. بازێکیان لە کردکردن و بازێکیان لە زوو منەڵەیە بەڵام داوای پارەیەکی زۆرەکەن. ئێستا چەندێکە و پارە زۆرە چەندە؟ بۆ عەرەبەکان بەلانی کەمەوە داوای 7 وەرەقە 6 وەرەقە 50 وەرەقەکەن. تەلەفۆنی بۆ کردوون خۆت؟ بەڵێ. لەم پرۆگرامەدا و لە زاری بەرپرسانی قایمقامێتی سلێمانیەوە ئاشکرا دەکرێت کە چەندین نۆرینگەی پزیشکی بەبێ ئەوەی ڕێگەیان پێدرابێ دەرمانی چارەسەری کۆرۆنایان نووسیوە و بە چەندین نەخۆشیان داوە. ئەوان وە خۆیان دەڵێن چاودێری کڕین و فرۆشتنی پلازمایان تونتر کردوتەوە. بەداخەوە ئەو شوێنانی کە چارەسەری هاوڵاتیانی تێدا دەکرێت لەم کاتەدا هەنێ شوێن بوونەتەوەی ئەوەی ئیستیغلالی وەزعەکەیان کردووە هەر هاوڵاتیەگەچێتە لای بە ناوی گەرانەتا و بە ناوی چەند نەخۆشیکی درمی چارەسەری ئەو هاوڵاتیانە ئەکرێ بێەوەی بگەڕێتەوە بۆ نەخۆشخانەکان کە تێستی کۆرۆنایان بۆ بکرێ بزان ئایا ئەو نەخۆشە ئەوەی هەیە یاخود ئەوەی نییە. لە چەند شوێنێک لەو شوێنانەشە قەرەباڵەخێکی زۆر هەبووە کە نەخۆشی تیا بووە کە سسپێکت بووە کە گومانیەوەی لێکراوە کە کۆرۆنای هەبێت. چەند شوێنێک داخراوە بەڵا ئەو شوێنانی کە چارەسەری هاوڵاتیانی تیا ئەکرێت بێجگە لە شوێن کەرتی حکومین و کەرتی ئەهلی مەبەستمەوەیە. لە ئێستادا هەر 65 خەرەوێڵەکەی نەخۆشخانەی ئاسا لە سلێمانی ئەو توشبوانەی کۆرۆنای لێ خوێنراوە کە لە دۆخێکی تەندروستی ناجێگیردان پسپۆڕێکی مایکرۆبایۆلۆژی. هەندێک لە ڕاستیەکان لەبارەی مامەڵەی کڕین و فرۆش بە پلازمای خوێنەوە دەخاتە ڕوو. پاشێکی هێرجگار کەم هەیە کە خۆبەخشانە بەویستی خۆی بێت بێ بەدەم داواکاری ئێمە بۆ پلازما ببەخشێت. هۆکار چییە؟ هۆکارەکە چیە؟ هۆکارەکە بەڕاستی هەندێک جێڕمە بۆ کەم دەرامەتی خەڵک ئەمە جۆرە لە جۆرەکە بە نەبوونی ژیانێکی باش بۆ خەڵکەوە ئەمە بەدەستێک کەسانی لە ڕێگەی پارەی پێبێتە بەڕاستی و هەروەها هەندێک کەسیشی هەلپەرستن یعنی گەڕن بە دوای ئەزمەکانەکە بێتە ماڵی پارێکی ئەگەڕانکیش بێ لێ وەربگرن. چۆنەڵی وەکو شتێک سەر ماسڵمانەوەی کە بینیمان لە کاتی گەڕانەی پلازماکانە هەندێکیان کە پلازماکانیان بۆ ئیجاڕین ئێمە حاضری کەین ئەمادەی بۆ ئەو نەخۆشخانەی کە لە لامانن حاڵەتیان زۆر ناجێگیرە. لە هەندێکیان بینیمان باسی مامەڵەکردنیان نەکردەوە
ساڵی کڕین فرۆشتنیان کردی بەم پلازماکەوە دانی چەند وتی بووی جوان پلازماکەم بڵێ لەبەرەی 3000 دینارم پێداوە 3000 دلاری پێیاوە 3000 دلار پێداوە لە ڕۆژانی ڕابردووە ئێمە بینیمان لە سنتەرەکانی تری کۆرۆنا و پلازما ئەبەخشێ پلازما ئەبەخشێ بوو لە خۆشانی کە توشبوو هەڵگری ڤایرۆسەکە لە فاڵە ناجێتیە لەبەرەی ئەزمێکی زۆر زۆر هەبوو لە پلازما ویستمانەوە کە خەڵک هەبووە 1500 دلار 2000 دلاری دا بە یەک پارێک پلازما لەبەر خاتی صحەتی نەخۆشەکە. ئەم خاتونە بەڕێوەبەری بانکی خوێنی سلێمانیە بەهۆی بیستنی دەنگۆی بازرگانی بە خوێنەوە تەواو نیگەران بووە. هەر کەسێکیش کە دەیەوێت خوێن ببەخشێ خۆی دەیەوێت دڵنیا بێتەوە کە ئایا ئەو کەسە تەنها بۆ بەخشینی خوێن لێرەیە بەبێ بەرامبەر یان بازرگانی پێوەکراوە. ئەم بەڕێوەبەرە کە چەند ڕۆژێکی دیکە خەرەنشین دەبێ و ماوەی نزیکەی 30 ساڵە لەم بانکەیە نایشارێتەوە کە لە ئێستادا کیسی خوێن و کیسی چواری پلازمای خوێنیان تەواو کەم بۆتەوە و نزیکن لە ئەزمە. لە ساڵی نەوەتەوە کە ئەم دەستگا جوانە دانرا ئەم بەڕێوەبەرایەتیە دروست بووە هەتا ئێستا نەمانێشتۆ خوێن فرۆشیە قاتە بەڕێوەبەرایەتی بانکی خوێن لەبەر ئەوەی زانیمان یەکەم خوێنی خوێن فرۆش پیسە ئەو کەسەی کە تیجارەت بە خوێنی خۆی بکات دەستەی خۆی بکات یعنی معنای ئینسانێتی لەدەستداوە کەس خوێن لە نەخوێنیە بینیە لە پارچەی کە لە لەشی خۆی تەبەڕوعیەکە ئەو کابرایی کە فەقیرە پارەی نەبیە کەواتە بێ بمرێ ینی بەڕاستی داوە لە هاوڵاتە شاری سلێمانی یەکەم ئەو خاصێتە جوانەی خۆیان لەدەستنێن کە ڕوحی تەسحێ و بەخشەنەرێک بوون لە ژیانیانە تەسحێیان بە خۆیان ناوە لە پێناوی مقابلەکەیان بابا بێ ئۆکسجین زۆر دابەزێ ئەنجا قەراری پلازما ئەین ئێمە بۆ لە خۆتەوە چوو پلازمات پێیان کردو کەواتە لێرە خەتای کەسەکانی خۆشە ئەبێت تۆ مەرجەعت کێیە مەسئولی نەخۆشەکەت وەرەقەت باتێ بڵێ فڵان دۆنەرم دەزیشان کردووە فڵان کەس بۆ جاری دووهەم بە PCR فاسەکەی نەگەتب بووە ئەوەیە کە ئەتوانێ ببێ بە دۆنەر بۆ تۆ پلازما پێ ببەخشێ لە وەزعێکایە عێراق لە مانگی 2019 یەک چیز بە شاری کوردستانە نەهاتوە نەک هەر کوردستان هەموو شارەکانی عێراق تووشی ئەو ئەزمەی کیسی خوێنە بووە. ڕۆژانە لە بانکی خوێنی سلێمانی گوێبیستی دەیان چیرۆکی ئازاربەخشی کە سوکاری و توشبانەی کۆرۆنا دەبین کە چاوەڕێی پلازمای خوێنی کەسانێکی چاک بۆون هەندێکیان زۆر بە ئەستەم لە دوای چاوەڕۆنێکی زۆر توانیوانە بەدەستی بهێنن لە هەمان کاتیشدا هەر لێرە چەندین کەسم بینی کە بۆ بەخشینی پلازماکانیان ڕێگەی دووریان بڕیوە بەرەو سلێمانی. لە هەولێرە هاتوون بۆ سلێمانی لۆ خێری خۆم خیم ببەخشم تەلەفۆنیان بۆ کردی وتیان پلازمامان پێویستە چۆن بەڵێ ئاولاتی کە پێویست بێت چوو بە خەستخانەی مستەشفای ئیماراتی لە بەحارکە لە هەولێر ڕقەمی مای لێ وەرگرت بوو وانش پەیوەندیان پێمان کرد گوتیان شتێکی وایە گەرەچن بۆ خێری خۆتان ئەولاتشتی لە مەترسی قوتارکەن ئەمە شاتین لە سپینی و لە ڕێگاینن لە سەیتەرە زۆر مشکل و شتیواشمانە بە تا ئیزیان داینە تا ئێرە هاتووم ئامادەییم تایە چەندێک لە خوێنی منە قرەسە پلازمایە بەشی ئەو خەڵکە داماوەگە کە زۆر هیلاکن و زۆر پێویستیان بم ئاقراسەی منە یان ئەم پلازمای منە داوایان لێکم بێن لێرە خوێن بن لەبەر خاتی خوا. سێ ڕۆژ چاوەڕوانی ئەوەی کە کەسێکی خێرخواز بێت پلازمای خوێنی دێوەربگری خوێنەکەمان لەبەرەوەی ئەی ناقص بوو زۆر بەکەمی دەست دەکەوت دەستان کەوت لەخوا بە زیاد بێ ئەمڕۆ ئافرەتێکی فریشتە ئاسا هات بۆ لامان نەهات بۆ لامان پەیوەندی پێوەکردین کە خوێنەکەی پێبەخشین زۆر سوپاسی دەکەین ماڵی ئاوادان بێت ئەگەر ئەو نەهاتە هەستان بە چێ کرد دوای سێ ڕۆژە چاوەڕوانی بەڕاستی زۆر مەیوز بووین بەڕاستی زۆر مەیوز بووین دڵمان زۆر تەنگ بوو زۆریش. لە ڕۆژی 20 ئەم مانگالی ژنەی باڵای ئۆپەراسیۆنەکانی پارێزگای سلێمانی بۆ بەڕەنگاربوونەوەی کۆرۆنا بازرگانی بە پلازماوە قەدەغە کردو بە تاوانی لە قەڵەمدا لە هەمان کاتدا ئەنجومەنی باڵای فتوا لە هەرێمی کوردستان ڕایانگەیاند کە فرۆشتنی پلازمای خوێن بە هەموو شێوەیەک حرامە. ئەندامێکی ئەو ئەنجومەنە دەڵێت پێویستە لەسەر حکوومەت ئەو کەسانی چاک بوونەتەوە و ئامادە نین پلازما ببەخشن ناچاریان بکە بە بەخشینی پلازماکانیان. کڕین و فرۆشتنەکە شەرعەن بەتاڵە و دروست نییە لەبەرچی لەبەر ئەوەی تەواوی مرۆڤ خۆی جەستەی مرۆڤ خۆی بە تەواوی ئەندامەکانیەوە مڵکی خۆی پەروەردگارە مڵکی مرۆڤ نییە تا تەسەڕفی تیا بکە کڕین و فرۆشتنی پێوە بکە. ئەگەر من نمونەیەکی نزیکتر بێنینەوە
مرۆڤ ناتوانێت ئۆتۆمبیلی هاوڕێکەی بفرۆشەبی کاتە خێر لەبەرچی لەبەرەوەی مڵکی خۆی نییە جستەی ئینسان بە هەموو پێکاتەکانیەوە بە خوێنەوە بە چاو بە گورچیدە بە هەموو ئەندامەکانەوە مڵکی مرۆڤ خۆی نییە تا کڕین و فرۆشتنی پێوەکات لەبەر ئەوە فرۆشتنەکە لە ڕووی شەرعیەوە دروست نییە ئەوەی کەوا هەیە خەڵکی خۆی دروستی کردووە بەبێ گوێدانە بڕیارەکانی شەرع لەبەر ئەوە بەتاڵە و هیچ بنەمایەکی شەرعی نییە لە کڕین و فرۆشتنەکەدا ئەوانە چی بکەن کە زۆر پێویستیان پێویست ئەو کەسانی کە زۆر پێویستە لایەنی پەیوەندیدار تەدەخول بکە چی بکەن لایەنی پەیوەندیدار تەدەخول بکە هەرچەند ئێمە لە خاڵێکی فتواکەی ئەنجومەنی باڵای فتوا هاتووە کە ئەڵەیە بێ بە زۆر نەبێەوە غەسب الحیا و لە ڕوودامان نەبێ بە یەکێک بڵێ تۆ کە پێشتر هەڵگری ئەو نەخۆشیە بوویت و چاکبوویتەوە وەرە ئێستا خوێنم بەرێ بەڵام ئێمە زانایانی سەردەم زانایانی شەریعەت قسەیەکی زۆر جوانیان هەیە کە پیان وایە ئەگەر نەخۆشێک محتاج بێ پێویستی هەبێ بە ئەندامێکی جەستەی کەسێکی تر و بۆ نمونە گەر ئێمە خوێن بە نمونە بێنینەوە ئەگەر ئەو کەسەی کە لە توانایە هەیە بەڵام نەیبەخشێ بڵێ نایبەخشم لایەنی پەیوەندیدار بۆی هەیە تەدەخول بکاوە بە زۆر لێ وەربگرێ لەبەر ڕزگارکردنی ژیانی کەسێکی توش بوو کەواتە ئەگەر کەسێک ئەزانین چاک بووە چواردە ڕۆژی تێپەڕاندەوە کەسێکی دیکەش زۆر پێویستی پێێتی حکوومەت لایەنی پەیوەندیدار ئەکرێ ئەم کەسە بە زۆر بگرێبی باتە بانکی خوێن کەونەکەی وەربگرێ زۆر ئاساییە بە ئومێدەوارین گیانی هاوکاری کە گەلی کورد ناسراوە بە هاوکاری کار لە ناو یەکتریە گیانی هاوکاریمان هەبێ گوێنە دەینە پارە مرۆڤ پیرۆزە مرۆڤ بەڕێزە پارە شتێکی ئەوە نییە کە ئینسان کەسایەتی خۆی لە پێناوا بڕوشێنێ با بە گیانی هاوکاریەوە هاوکاری نەخۆشەکان بکەین هاوکاری کەسوکاریان بکەین لە یەکێک لە هۆتێلەکانی شاری سلێمانی باشێک لە پزیشک و بەرپرسانی تەندروستی سلێمانی کۆبوونەتەوە دەمەوێت بپرسم هۆکارەکانی بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە بە تایبەتی لە سلێمانی بۆچی دەگەڕێتەوە زانیاری ئەوەم پێگەیشت بوو کەوا لە 15 چواریم ساڵەوە باشی کۆنتترۆلی نەخۆشیە گوازراوەکانی سلێمانی کار بە پلانەکانیان ناکرێت کە نیازی ئەویان هەبووە بە پلانێکی تۆکمەوە سلێمانی بۆ چەند زۆنێک دابەش بکەن و هەوڵ بدەن ڕێگا لە تەرشەنەسەندنی خێرایی ڤایرۆسی کۆرۆنا بگرن باسی ئەوم بۆ بکەوترێ و پلانێک کە ئێوە تانویست وەک پێویست لێتان وەرنەگیرە پلانەکەتان جێبەجێ نەکرا بە تایبەتی لە قۆناغ یەکەم پلانی خۆپارێزی ئێوە زۆر بەباشی جێبەجێ بوو بەڵام لە قۆناغی دووەم نەویسترا پلانەکەتان جێبەجێ ببێت بەسەراحەت بارە ئەبوووریەکە تێکییاوە یعنی ئێمە ئێستا ناتوانم من ئێمە بڵێن حەو ڕۆژی تر قەدەغی هاتوو چۆپ کرێتێ ناتوانین بڵێن لە سانەوەی دوکان و شوێنە گشتەکان دابخێن چونکە باری ئابووری خەڵک دکتۆر هەندێک پێشنیاز دەکرێت کە ئەڵێن نەخۆشخانەی چوارسەقەرەوەڵی بکرێت بە سنتەری چارەسەری ڤایرۆسی کۆرۆناوانەی کە توشبووی کۆرۆنان بۆ پێی هەموو ئەمریکی پێشکەوتوی تایە ئۆکسسیجینی تایە ناتوانین نەخۆش بۆ چەند نەخۆشخانەیە بگوێزیتەوە لەوێ دایان بنێن بۆ چارەسەر ئێوە لەگەڵ پێشنیازن سیدیکە ئێمە من لەگەڵێک پێشنیازان خۆمان پارێزی ئەجینا ژماری هەموو قەڵێرەکانی سلێمانی ئەگەر بەرە هۆڵکشان بڕوا بەشی ناکە ژماری قەڵێرە مهم نییە چکە تۆ خەڵک تا ئێستا ڕەنگە بەڵام ئەگەر شوێنێک ئۆکسسیجینی تەواوی هەبێ مهم نییە ئۆکسسیجین بە ماسک ئۆکسسیجین فریای نەخۆش نەکەوتووە گیانی لە دەرزاوە ئۆکسسیجین بە ماسک مهم نییە بە ڤێنتیلەیتەر مهمە یعنی کە گەیشتەوە حاڵەتی خەتەر بێ بێتەوە ڤێنتیلەیتەری بۆدانی نەک ماسکەکە ڤێنتیلەیتەریش دکتۆری تەخدیری کارمەندی پزیشکی بەڵام چوار دکتۆری پسپۆری چاودێری وردیش هەیە ئەمە شەر خۆی بۆ خەخلەل نییە زۆر باشە بەڵام پێت ئەڵێن بۆیە ژمارەیەکی زۆرمان لە کادر و دکتۆر و لە ڤێنتیلەیتەر و لەم کەلوپەلانە ئەوێت بۆیە بەڕێی من هەوڵ بین هەمومان ژمارەکە بێنینە بەرپرسی بەشی کۆنتترۆلی نەخۆشیە گوازراوەکانی سلێمانی نایشارێتەوە ئەوەی دۆخەکەی تەواو خراپ کرد دڵنیایی وەرگرتن بوو لە کۆنتترۆل و سەرکەوتن بەسەر نەخۆشیەکە و شلکردنەوەی ڕێکارەکانی خۆپارێزی شەپۆلی یەکەم ئەوەیە کە ئێمەی تیا ئێستا تیایداین ئەمە شەپۆلی یەکەمە شەپۆلی یەکەم ئەوەی سەرەتانە بوو ئەوە چەند حاڵەتێکی تاک بوو کە ڕویان ئەدا بەڵام بە هەر هۆیەک بێت لەبەر ئەوەی چالاشیەکان کەم کرانەوە لەبەر هەندێک جار تێنەگەیشتنی هەندێک کەس کەوای ئەزانی ئەوە شەپۆلەکەی و گەیشتوین بە لووتکەی شەپۆلەکە و دوایی تەواو بوو و پەتاکە خەریکە کۆتایی دێ بەو شێوەیە بوو لەبەرەوە چالاشیەکان ئەو بەو شێوەیە نەما ئەو هەنە کەسە چێن دکتۆر لە ئاستی بەرپرسیارەتیان لە هەموو لایەنەکان بە تایبەتی لە شوێنە ئەوانی کە دەسەڵاتیان هەیە
هەروەها لە دەستگاکانی ڕاگەاندنیش خەواتە چی بکەین دکتۆر چی بکەین بۆی لانی کەم حاڵەتەکانی مردن لە ئێستا زیاتر نەبن بەرکەوتەکان پلانی ئێستامان چییە؟ پلانی ئێستامان ئەوەیە کە ئێمە چۆن فریای نەخۆش بکەین چۆن فریای نەخۆش بکەین کە چارەسەر وەربگرێ ڕێژەی مردن کەم کاینەوانێ ئەو شوێنانی کە تایبەت کراوە بە نەخۆشەکان و بە چارەسەر و بە پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی زیاتر بکرێت سوودی تەواو لە هەموو ئیمکاناتی خۆمان وەربگرین بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە جگەلەوە چالاکیەکان ئەبێ ئێمە بە تەواوی بە خەڵکی تێبگەێنین کە ئەمە شتێکە دوولایەنەیە تەنیا لایەنی تەندروستی نییە بە تەنیا بەرپرسگەرێت ئەمە دیمەنەکانی نەخۆشخانەی شارە لە سلێمانی کە 400 بێدی لە خۆ گرتووە ئۆکسسیجین لە زۆرینەی ژوورەکانی خەواندنی نەخۆش هەیە ناسک قادر پسپۆری تۆژینەوەی کۆمەڵایەتیە لە تەندروستی سلێمانی پێشنیاز دەکات لە جێی بوونی چەندین نەخۆشخانە و سنتەری چارەسەری کۆرۆنا نەخۆشخانەی شار بکرێ بە سنتەری گەورەی چارەسەری توشبوانی کۆرۆنا لە سلێمانی. ڕاستە کۆمەڵی خاڵی زۆر جەوهریە بێ ئیشی لەسەرکەن یەکەم گەڕانەوەی با بڵێن دەسەڵات بۆ CDC واتە کۆنتترۆلی نەخۆشی گوازراوەکان ئەوەی کە ئێمە ئەیبینین بەڕاستی هەماهەنگی زۆر کەمە لەگەڵیانە هەماهنگێکە لە بەرەوەی جەنابەداگە لە وردەکاریە بۆی حەزەکەم وردەکاریەکەم ڕای گشتی بڵێ سیستمی تەندروستی ئێمە بە شێوەیەکی گشتی سیستمێکی خۆپارێزی نییە بە قەدەرەوەی سیستمێکی چارەسەریە هەر لە سەرەتایی خۆی لە بنەڕەتی شۆ پێچەوانەکەی دروسترا خۆی پێچوانەکەی دروستە بڵێ من زۆر جار ئەڵێم ڕاستە ئەمە قەیرانێکی قورسە بەسەرێمە هاتووە بەس ئەشکرێ مەسەن وەکو هەلێک سەیریکەین کە چۆن سیستمێک لە ئەوەی پێوترێ زیرۆبەی سیستم بڵدین جارێکی تر سیستمی تەندروستیمان بنیاد بنێنەوە کە تەرکیزمان لەسەر جانبی خۆپارێزی بێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم لە پەیوەند بە سلێمانیەوە من ئەمەوێ قسە بکەم زۆر گرنگە هەندێک ئاکشن هەیە وەرگیرێ یەکەم کردنی نەخۆشخانەی شار بە سنتەری کۆرۆنا لە بەروی ئەو نەخۆشی لە پرسیارەکانی من بوو دامناوە لە جەنابەتی بکەم 4 سەقەرەوێڵەیە تاوای سیستەمی ئۆکسسیجینی هەیە وەگەوترێتانی ئامێرە پێشکەوتووە سەردەمیەکانی تایە بۆ ناکرێ بە کۆرۆنا پێشنیازی جەنابشتنەوەیە پێشنیازی منیش ئەوەیە بڵێ لە بەروی نەخۆشخانەی شار ئەگەر کرێ بە سنتەری کۆرۆنا کۆمەڵی خەسڵەتی زۆر باشی هەیە بە پێی ستانداردە زانستیەکان کە پزیشکە بەڕێزەکانە توانن قسەی لەسەر بکەن ئێمە هەموو ژوورێ ئۆکسسیجینی تایە بۆ نمونە مانیجکردنی یەک خەستەخانە زۆر باشترە لە مانیجکردنی دوسێ خەستەخانە و هەموو شتەکان ئەکرێ لەویا کۆ بکرێتەوە خاڵێکی تر کە زۆر مهمە مەسەلەی ڕێچکەی داتایە بەداخەوە ئێمە تا ئێستا سیستمی داهداکەمان زۆر لاوازە خۆشببختانە ئێمە وەکو گرروپێک لەگەڵ هاوکارانمان لە بەڕێوەبەرایەتی تەندروستی دەستمان کردو بەوەی کە داتایەکدا بنین واتە فلۆکەی لەکوێوە دەرەچێ ئەچێ بۆ کێوە زانیاریەکان چین داخل کراوە تەمان ئێمە WHO-مان هەیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی هەموو زانیاریەکانی خسۆتە بەردەستمان بەڵام ئێمە بۆ جێبەجێ ناکەین یعنی ئەمە پرسیارەکەیە ئێمە سیستمێکی نیشتیمانیمان هەیە کە لە عێراق بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەڵێ ئەو ڕێنمایانەی ئێمە دەریەکەین وەکو تەندروستی سلێمانی لە شارەکانی دیکە جێبەجێ بن هاوڵاتیانی شاری سلێمانی و پارێزگای سلێمانی جێبەجێ ناکەن ئەڵێ ئێمەیەکێکە لە هۆکارەکانی تەشەنەسەندن و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام ئایا لە خۆیان پرسیوە بۆچی هاوڵاتیان جێبەجێ ناکەن منش پرسیارەکەم هەیە بۆچی هێشتا هەندێک لە خەڵکی لە هاوڵاتیان باوەڕیان بە کۆرۆنا نیە تێکەڵ بە مەسەلە سیاسیەکان کراوە بەدڵنیاییەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ بیدایەتی کۆرۆنا ئەزانین خەڵکیان بۆ ماوەی 26 ڕۆژ لە ماڵەوە قەتیس کرد وتیان مێنە دەرێ کۆرۆنا هەیە بەڵام دوای ئەوە بەبێ زانیاریەکی دروست بە هاوڵاتیان ئەوە بوو ئەو با بڵێن فەزاکە کرایەوە لە دوایە بۆ جەژن کە ئەوە فەیسی دووەمێتی بۆ جەژن مەسەنەن پێش جەژن ئەو بکردیانەوە دوای بۆ جەژن وتیانە بێت داخرێتەوە یعنی وەکو شتێک ئەم نەبوونی شەفافیت لە پێدانی زانیاری بە هاوڵاتی هەمیشە کێشەی گەورە بۆ سیستمەکان دروستەکە بەداخەوە میدیای ئێمەش نەیتوانێت دەورێکی باش ببینێتەوە سەرنج چێ بۆ میدیا و سۆشیال میدیای کوردی لە ڕاستیە من وەکو ئاماژەم پێکرد من باسی ڕابردوو ناکەم بەڵام باسی ئێستا ئەەکەم تکایە با میدیای کوردی تۆزە لێ پرسراوە مامەڵە لەگەڵ وەزئی کوردستان بکە چونکە میدیا و کەس و کەسایەتیشت ئەبینی کە بە هەموو جۆرەیوت بەمانایە ئەگەر ڕێزم کە قساکەم فشەیە ئەمە وانە ئەسڵەن کۆرۆنا ڕاست نییە
کاتە تێکەڵ بە من لە سیاسەکان ئەم ڕۆژەی برەمێنە لە هەم بەڵێ ڕاستە بەڵێ ئێمە هەمومان هاوڕای ئەو ڕاستین کە بەداخەوە هەر هێزێکی سیاسی نەک تەنها هێزی سیاسی بەڵکو جاری وایە کەسایەتی هەیە کە هیچ هەلێلەکیز نایە بۆ ئەوەی مەسەلەن بەرژەوەندی خۆی بپارێزی یا مەسەلەن دەستکەوتێکی لێ بەدەست بێ لەبەرەوە ئەمانە ئەبێ لە کاتی خۆیان هەمووی لێ پێچنەوەیان لێ بکرێگە ڕاستیت ئەوێ پێویستە لێ پێچنەوەیان لێ پێچنەوەی یاسایی بە دڵنیاییەوە. بە پێی دوای نامارەکان تا ئێستا لە سەراستی جیهان زیاتر لە 5 ملیۆن توشبووی ڤایرۆسی کۆرۆنا چاک بوونەتەوە کامەش دەکاتە نزیکەی لە 54 کۆی ئەو توشبوانەی لە جیهاندا تۆمار کراون هاتوومەتە لای کەسی یەکەمی تەندروستی پارێزگای هەولێر نایشارێتەوە دۆخەکە تەواو مەترسیدار بووە. هۆکار چێکە 6 بۆ 7 بەرامبەر جاری یەکەم ئێستا ڤایرۆسەکە لە هەولێرە تەشەنەی سندووە. بەڵێ بە خۆت کۆنتترۆلکردنی ئەو ڤایرۆسە بەڕاستی ئەوەیە کە ئەتوو شارەکە هەمووی کەرنتین بکەی و قەدەغی هاتوچۆ بکەی کە ئەوەیان بۆ ماوەیەکی زۆر درێژ ممکن نییە لەبەر ئەوە ژووری ئۆپەراسیۆنەکان ینی بڕیاریانداکەوە ئاسانکاری بکرێتن و شوێنەکان بکرێتەوە لەو حالەتە بەدیل ئەوەیە کە ئەتوو خەڵکەکە پابەندی ڕێنماییەکان بیتن دەمامک بەکاربیینی یاخود دەستی زوو بشواتن یاخود دەستکێش بەکاربیینی و خۆی لە شوێنی قەرباڵق بە دوور بێخی بەس ئەوە نەکرا بەداخەوە یان هاوڵاتی پابند نەبوو پابند نەبوون هاوڵاتی لەبەر ئەوەی پابند نەبوون وای کرد ئەو ڤایرۆسە تەشەنە بکاتن خۆمان یەک لە تایبەتمەندیەکانی ئەو ڤایرۆسە ئەوەیەکەوە تەشەنەکردنی خێرا لە بینی کەسێک لە بۆ کەسێکی تر بە خێرا دەگوازرێتەوە وێنەکان بڵاو کرانەوە کە پێشەنگەی نێودوڵەتی لە هەولێر تەرخان کرابوو بۆ کۆرۆنا ئێستا دەنگ و باسی چیە دکتۆر؟ ئێمە ئەو شوێنەمان ئێستاش هەر کە تەرخان کرابوو ئامادە کرابوو هەر لە شوێنی خۆی ماوە و ئامادەکاریەکانی هەرماوە بەڵام لەبەر ئەوەی ئێستا کە زیاتر پلانەکان بۆ شێوەیە گۆڕا و بارودۆخی هەوا و وەرزەکە کە گۆڕا ئێستا کە زیاتر گەرمە و خەڵکەکەش بەڕاستی چاوەڕوانی ئەوەیەکەوە خزمەت گوزاریەکی باشتری پێشکەش واتە ناتوانرێت ئێستا بەکاربێ ئێمە لە ئێستا کە پێمان باش بوو بە شەناخۆییەکان بەکاربیینی کەوا لەوێ شوێنەکەی ڕێکترە و خزمەت گوزاریەکان زیاتر ئاسانتر ئەو خەرجیانی کە کرا بۆ کڕینی بێت و پێداویستەکانی دیکەی تەسیسکردنی پێشەنگە نەدەوڵەتێکە ئەمانە بە فێڕۆ نەڕۆشتن ئەو پارەیانە بە فیڕۆ نەڕۆشتیە چونکە ئێمە بەڕاستی چەند شوێنمان هەبێ زیاتر ئەوەندە باشترە لە بەرەوەی ئەگەر هاتوو تەشەنەکردنەکە زۆر زیادی کرد زۆر شوێنمان پێویست دەبێتن ئێستا ئەوەی کە بەشە ناخۆییەکانیش ئامادە کرایە جگە لەوەش لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر کە ئەو ئامادەکاریانی کرابوو زۆربەی بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی دەستگای خێرخوازی بازانی و مانگی سووری عراقی کرا کە ئەوانە بە خۆشحاڵیەوە ئەوانیش یارمەتیان داین و ئەو پێداویستیانە بەردەست بوون کە دانراون لەوێ ئەوانە بە فیڕۆ ناچن. دکتۆر شتێک گەوترێ دەڵێن هەمیشە پشکنینەکان لە سەرەتای دروستبوون و تەشەنەسەندنی کۆرۆناوە لە هەولێر زیاترن بە بەراورد بە سلێمانی کە هەمیشە ڕێژەکە لەوێ زیاتر بوو. ئایا جیاوازێک ئەکرێ یان چییە؟ ئێوە پشکنینی زیاتر ئەنجام بدەن دەتواناتان زیاترە لە سلێمانی ئەوە ناکرێ. هۆکار چێ بۆم ڕوونکەرە دکتۆر؟ بەڕاستی وەگەر بەکو بودجە تەمەشا بکەین لە وەزارەتی تەندروستیەوە لە سەرەتاوە بودجەکان بە شێوەی مستحقاتی شارەکان دابەش کرایە بەسەر هەموو شارەکان. جگە لەوەش ئێمە ینی سێ ئامێر بەکاردێتن لە هەولێر بە شێوەیەکی سەرەکی ستافەکان 24 کاتژمێری دەوام دەکەن و ڕاستە ژمارەی سامپلەکانی کە لە هەولێر کرایە ژمارەیان زیاترە ئەوەش بۆی هەیە بە تیمەکانمان ئێمە زیاتر بێتن ئەو شوێنانێک کە بە هەڕەمەچی وەرگیراینە ئەو پاراستنی تەندروستی بەشێکی کاریگەرە و تیمەکانیان زۆرن لە هەموو شوێنێک سامپل وەرگیرایە و بەرکەوتەکان لە نزیکەوە هەموو دیاریکراینە ئەوان هەر هەمووی هۆکارن. لە جیهاندا و تا نووسینی تێکستی ئەم پرۆگرامە نزیکەی 10 ملیۆن کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. ڤایرۆسی کۆرۆنا لە کۆتایەکانی ساڵی ڕابردوو لە شاری ووهانی چین سەری هەڵدا تا ئێستا لە 215 وڵات و ناوچەی جیهاندا بڵاو بۆتەوە. تەنیا 25 وڵات و ناوچە توانیویانە ڤایرۆسەکە کۆنتترۆل بکەن و لەم کاتەدا هیچ کەیسێکی چالاکیان نییە. چاکبوونەوەی ئەو کەسانش لە کاتێکدایە تا ئێستا هیچ ڤاکسینێک لە دژی کۆرۆنا نەدۆزراوەتەوە سەر ڕایی بوونی هەوڵدانێکی زۆر. لە کۆتاییان پرۆگرامە بۆ گەیشتین ئەگەر چی بازرگانیکردن بە پلازمای خوێنەوە بوونی هەبووە بەڵام ڕێژەی و کەسانە زۆرینەن کە پلازمای خوێنی خۆیان بەخشیوە
هەروەگە هۆکارانەش ڕوون کرانەوە کەوای کرد لە دوومانگی ڕابردوو تا ئەم ساتە ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ڕوو لە هەڵکشان بکە و گیان لە دەستدانی ژمارەکەی بەرز بێتەوە. تا بەڕامێکی دیکە هەمولاک لە خۆشییا بن، خۆتان لەگەڵ.